لاگەڵ هاتنی وەرزی سەرما پێدانی کارەبا لە هەرێمی کوردستان چیەوە دۆخە ئاسایەکەی خۆی کە ئەویش کەمبوونەوەی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانیە. لە شاری هەولێر بەراورد بە مانگی ڕابردوو پێدانی کارەبای نیشتیمانی 6 کاتژمێر کەمی کردووە. وەکو پێشتر بەرپرسانی وەزارەتی کارەبا دەڵێن خواست لەسەر کارەبا لەلایەن هاوڵاتیانەوە زیادی کردووە. پێشی دە 15 ڕۆژ لە ئێستا ئەگەر هیچ گرفتێکی تەکنیکی نەبووایە نزیکەی 23 کاتژمێر کارەبا دەدرا بە هاوڵاتیان، بەڵام لە کاتی ئێستادا لە ئەم دوسێ ڕۆژەی کۆتاییدا کاتەکانی هەبوونی کارەبا ئەگەر هیچ کێشە و گرفتێکی تەکنیکی نەبێت نزیکەی 17 تاوەکو 18 کاتژمێر کارەبا درایە. سەرباری کەمبوونەوەی کارەبای نیشتیمانی هاوڵاتیان دووچاری گرفتی کەمی یان نەبوونی نەوتی سپی بوونەتەوە، چونکە هێشتا بەشە نەوتی وەرزانە لە هەولێر دابەش نەکراوە. بەڕاستی خەرک لە ڕۆژەشی ئەوڕۆ پێویستی بۆ بە کارەبایە، چکە پارەی نیە نەفتی بکڕی. خەرک بەڕاستی لە ڕادەچیدایە بێپارەیە بێموچەیە. ئێستاش کە کارەبا 6 ساعت کەم بیتەوە هیچ مایانایەکی نییە. دەڵێن هاوینە کارەبانیە ئەوە دەرەنگەرمایە، بەس ئێستا خۆ دنیا ساردە لە خوای بەجات دنیا زۆر فێنەکە ئیوەیە کە تەعاملی کارەبای هەبێ. ئێستا کە چەند ساعت 6 ساعت کارەبایان کەم کردەوە خەرک پێویستی بە کارەبایە، پێویستی بە گەرمبوونەوەی ماڵەکەیدایە. خەڵک ئێمارە هەیە شەهیدە پارەی نیە نەوت بکڕێ. باجۆرەی خشتەی بەرهەمی کارەبا و دابەشکردنەکەی پارێزگای هەولێر پێویستی بە 1230 مێگاواتە، کەچی وزەی بەرهەمێنرا و 900 مێگاواتە، کامەش جیاوازیەکی زۆری هەیە. پێشقادر NRT هەولێر.